ئەو پێغەمبەرە بەڕێزە خوای پەروەردگار تاقی کردەوە سوورەتی یوسف بخوێننەوە بەڵام بە تێگەیشتنەوە بیخوێنەوە هەر کاتێک خەمت هەبوو خەمەکانت لەسەر دڵ و دەروون لادەچێ. ئەو سەروەر و ئازیزەمان سەلامی خوای لەسەر بێ متقی بوو محسین بوو. خوش دەفەرمێ إن الله مع الذين اتقوا والذين هم محسنون. خوا بەدڵنیاییەوە لەگەڵ ئەو کەسانەدایە کە خۆپارێزن لە شرک، لە نیفاق، لە ئیلحاد، لە کوفر، خۆپارێزن لە گوناهە گەورەکان، لەگەڵ خەڵکیشدا چاکن. خوای پەروەردگار لەگەڵ یانە بعونیه وتەوفیقه وتەسدیده. خوای گەورە پشتیوانیان لێ دەکا، خوای گەورە سەرکەوتویان دەکا، خوا کاریان بۆ ئاسان دەکا. بەڵام دەبینی ژیانی یوسف پێغەمبەر مەئساتی زۆر گەورەی تێدایە. بۆیە پێمان دەڵێ وا نەزانی ئەو کەسانەی کەوا لەگەڵ خوادا ڕێکن، لەگەڵ خەڵکی خوادا چاکەکارن، لە ژیانە بەردی سارد و گەرمیان نایەتە بەرپێ. ئێمە دەبێ ئەم دینەوەکو خۆی حاڵی ببین. جمعەی ڕابردووش عەرزم کردن زۆر کەس وا دەزانێ ئەگەر نوێژەکانت ڕێک و پێک بوون، ئەگەر حەجی ماڵی خوات کرد، ئەگەر چەند دینار و دۆلارێکت بەخشی، ئەگەر ڕێزی خەڵکت گرد و زەرەر بۆ خەڵک نەبوو چاکت هەبوو، قەت نابێت لە ژیانە تووشی خەڵکی خراپ بی، قەت نابێت تووشی موسیبەت بی، قەت نابێت ساردی و گەرمی بچێژی. نا بەڕێزان وانییە. بەڵام دڵنیا بە مادام تۆ چاکی و پاکی ئیماندارێکی بە حەق و خێرخوازێکی ناو کۆمەڵگای، خوا پشتت بەرنادا. جا ئەمەشمان لە قورئانە بە درێژی بۆ باز دەکات لە ژیانی یەکێک لە پێغەمبەرانی خۆشەویستی پەروەردگاردا کە یوسف پێغەمبەرە سەلامی خوای لەسەر بێ.